باشترین گەواهیدەری هێزە ئەمنیەکان نزیکترین کەسی لاهور جەنگی بوو. نزیکترین کەسی لاهور جەنگی ڕاستی مامەڵەی هێزە ئەمنیەکانی لە کاتی ئۆپەراسیۆنەکەی سەر لالەزار ئاشکرا کردو. دەڵێت مامەڵەیان زۆر جوان بووە. ئەوەش بە درۆخستنەوەی قسەی هەموو ئەوانە بوو کە باسییان لا نەشێوی مامەڵەی هێزە ئەمنیەکان دەکرد. هاواری وهابم کردتم هەر وهاب قڕەوەرە دەرەوە وهاب ئەزانی من چێم من ئاواتم من ئاواتی شێخ من دایکی بەیارم کەوتم دایکی بەیارم مەجموعەیەکی دژە تیرۆر دەوریان بەسەر ئەوە نەشم ئەوت لێ یەکەم لەحزەکە چوومە دەرەوە دەستم بەرز کردەوە ئەموت کەس دەست لە من نەدا هەر هاوارمە کرد. ئاوات جەنگی چیرۆکی یەکەم ساتی خۆڕەدەستکردنیان لە نێولا لەزار دەگەڕێتەوە. ئەو دەڵێت لەگەڵ هێزە ئەمنیەکان ناسیبیانەتەوە پاراستویان و ڕێزیان لێگرتووە. بەم شێوەیەش درێژە بە گێڕانەوەی چیرۆکی ڕووداوەکانی بەیانی 22 ئاب دەکات. وهاب جوابیدایەوە و جەماعەتی ئەو مەجموعەیەش بەس نازانم چەند کەس بوون حەڵقەیەکیان دروست کرد لە دەوری من هەر ئەیان بدەوە دایکی بەیارە دایکی هەموویان زۆر کوڕەکەی منیان خۆشەویست چونکە بە بۆنەی خاڵەکانیەوەیش مناڵ بوو زۆر خۆشیانەوی حەڵقەیەکیان لە دەورم دروست کرد هەر مەجموعەیەکیانەوە دادەجیان بمرین دادەجیان کوێر بین لە هێزەکەی اینجا نازانم دژە تیرۆر بوون کۆماندۆ بوو ئەوە نازانم یعنی چکە من ئەو کاتە هینم نەبووکە وهاب هات وتم وهاب گیان وەرە کوڕە وتی ئەی کوان وتم پۆڵات بریندارە وتی ئەی شێخ لاهور وتم ئەو بریندار نییە بەڵام لە ژوورم توخوا بەڵام هەموو خەڵکەکە لە ژوورەوەی یعنی خوا شاهدە بەس نەموتووە ئەموت بەس دەستیان لێ نەدەن خوا دەست لە کەس نەدەن دەست لە کەس نەدەن. وێڕای ئەوەی چەکدارانی نێولا لەزار زیاتر لە 3 کاتژمێر ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بوونەوە. لەو ماوەیەدا 3 ئەندامی هێزە ئەمنیەکان گیانیان لەدەستدا و 90 کەسی دیکەش بریندار بوون. بەڵام هێزە ئەمنیەکان بە جوانترین شێوە مامەڵەیان کرد. ئەو مامەڵێش لەلایەن نزیکترین کەسی لاهور جەنگیەوە ستایش کرا. ئەگەرچی دڵگەرمی سەدان ئەندامی ئەو هێزانە ئەگەری کاردانەوەی هەبوو کاتێک هاوڕێکانیان گیانیان لەدەستدا بوو. ئەو مامەڵەشیەوەی هێزە ئەمنیەکان لەگەڵ کەسی یەکەمی هەوڵی کودەتاکە بەردەوام بوو بە شێوەیەک لاهور جەنگی لە نێو زیندانەوە بە دەستەی مافی مرۆڤی ڕاگەیاندووە. هیچ سوکایەتێکی پێ نەکراوە و لە مامەڵەی هێزە ئەمنیەکان ڕازی بووە. ئاوات جەنگی ساتی دەستگیرکردنی براکانی دەگەڕێتەوە. دەڵێت بە هەڵبژاردننی ئەو پۆڵات جەنگی گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە و وێڕای ئەوەی لە هێزە ئەمنیەکانیش تووڕە بووە بەڵام بەخواستی ئەو نەخۆشخانەیان هەڵبژاردووە و براکەیان گواستەوەتەوە بۆ نەخۆشخانەی تایبەتی فاروق. جەمالە ڕەش هاتە بەردەمم وتی کەس لێی نزیک نابێتەوە وعدت ئەدەمێ کەس لێی نزیک نابێتەوە ئیتر خوا هەڵناگرێ و هاپخۆی لەگەڵمان هات بۆ ناو ئیسعافەکە کە گەیشتین ناو ئیسعافەکە پۆڵادی برام بورایەوە پۆڵادی برام بورایەوە ئیتر وتیان ئاو بێنن ئاو بەدەمیەوە کەن ئاو بەدە لەو لەحزەیە من ئەوەنە هین بووم کە ینی نازانم هین بووم وتم ئەو ئاوە ناکەن بەدەمی پۆڵادەوە پیاوێکی لێ بوو وتم خۆت ئەی خۆیتەوە نازانم زابتێک بوو چی بوو نەجمە و شت لە سەرشانی بوو خۆی نیو بەتڵی خواردەوەتی فەرمەوە لەبەر خاتریتەوە وتم قوبێکیش بدە بە منیش ئەبێ لی بخۆمەوە ئەنجا ئەتوانن بەدەمی یعنی نازانم ئەوە خوا لەو کاتە چۆن ئەو شتەی بەبیری من هێناوە سیقەم بە کەس نەما بوو بەس لە ناو ئیسعافەکە پێش ئەوەی دەرگاکە داخەن هەر هاوارمە کرد کوڕە بە قوربانتم توخوا ئێوە هەمووی براییەکن کەس لێیان مەدەن لە پێش مەرگەکان مەدەن هەر هاوارمە کرد هەر هاوار دەرگای ئیسعافەکەیان داخست و ڕۆیشتین بەرەو خەستەخانە. ڕەنگەم قسانە باشترین شاهێد بێت بۆ مامەڵەی شیا و گونجاوی و هێزانەی لە ڕۆژانی ڕابردوودا بە سەدان تۆمەت و بوختان و درۆیان بۆکرا. ئەمە جوانترین بەڵگەیە بۆ بە درۆخستنەوەی ئەوانەی بە ناڕاستەوە خۆ بە ناوی پاراستنی مافی پشتیوانی کودەتاکەیان کرد.